دیارە ئێرە نەحیوەتن ناوچەیەکی ساردی بەفرگرا لە ساڵانە بەفرێکی زۆر دەگری بۆیەوە حکوومەتی هەرێمی کوردستانیش ئەم ساڵ 1 بەرمیل نەوتی دابشکردی بەسەر هاوڵاتیان ئەو بەرمیلەوتش ینی بەشی خەڵکی ناکە خەڵک ناچارە ڕووبکاتە داربڕین و لە ژینگە لە ناوبردن ئێستا لە زۆربەی شوێنان لە وەرتێ دار دەبڕێ تایبەتی ئەوەش بەهۆی کەم تەرخەمی حکوومەت دابش ناکە بەسەر هاوڵاتیان ناوچەیەکی ساردە ئێرە ئێمە وەکو ڕێکخراوەکانی ژینگە پارێز لە سنوورەی داواکارین لە حکوومەتی هەرێمی کوردستان ئەو کێشەی چارەسەر بکە یانەوەتەنەوە دابشکو بۆی چیتر خەڵک بەنە نەباتە بەر داربڕین. نەوەڵای وەکو پێویستابینی نەکردێت ساڵەیەک بەرمین لەو تێدات ژەکو پێویستە نەکووە خلاص بوو تا کابرا دەبێت پەنای باتە بەر دارهینان وشتی وەکو پێویستەش لێ ناگەڕێن دارهینان قەدەغەیە نازانێ ئەو میلەتە کو بەڕێوە بچیت و چی بکات و چی نەکات خەڵکەکە خەباتی لەوەی کرد ئەگەر بۆ نمونە لە دوا ڕۆژی ژیانیدا ژیانی خۆش بیت و بەم زۆرە نەبی وەک ئێستا ئایبینین کە ساڵانە 1 بەرمیل لەوت دێت و وەکو پێویستە نییە ژیانی پێ بەڕێوە بچێت. خەڵک هەیە کە داوا دەکە لە سۆشال میدیا دەڵێ 1 جەلیکانە نەفتم نییە لە ماڵێکە بەکاری بینم ئەو ساڵە دەگەر ساڵی ڕابردوو کە حکوومەتی هەرێمی کوردستان نەوتی تەوزیع کردیە دابەشی کردیە خراپتر بووە باشتر نەبووە و هەوڵەکانی چاکسازی کە حکوومەتی هەرێمی کوردستان بە دروشمی خۆی دەزانی کابینەینەوە خراپتر بووە باشتر نەبووە بە نمونە ئەوەی کە ساڵی ڕابردوو لە ناوەندی قەزای سۆران 220 لتر نەوت دابش کراوە بەڵام ئەم ساڵە 200 لتر نەوت دابش کراوە 20 لتریان کەم کردووە لە هەمووی سیر و سەمەرەتر ئەوەیە من لە زانیارم هەیە کە لە ناو شاری چۆمان 180 لتر نەوتیان تەوزیع کردووە کە 40 لتر لەگەر ساڵی ڕابردوو جیاوازی هەیە کەواتە لایەنی کەم حکوومەتی هەرێمی کوردستان پێویستە 3 بەرمیل ساڵانە بە هاوڵاتیەکانی خۆی بدات و خزمەتی خەڵکی خۆی بکات و دانی نەوت بە خەڵکی خۆی بەومانایە نایە کە نەوتی نەبی وە سەرمای نەبی بەو مانایە دەکە کەم تەرخەمە و نەفت بە خەڵکی خۆی نادا و خزمەتی خەڵکی خۆی ناکە. طبعاً هاوڵاتیان کە حکوومەتی هەرێمی کوردستان لەو ناوچە شاخاویەکاندا لەو دارستانەکان قەدەغەی کردووە کە دار بڕی کە خەڵک دار ببڕێ ئەوەش بڕیارێکی زۆر باشە بەڵام لە هەمان کاتە دەبێ بەدیلی ئەوەت پێ بێت کە چارەسەر لەو خەڵکی بکەیت کە تو بە خەڵک دەڵی کاکە دارمە بڕا خەڵکە دار نابڕی بەڵام کە نەفتی نەبوو پەنا بۆ چێ بەرێ بەرمیلی نەوت 175,000 دینارە باشە خەڵک ئەو ئیمکانیەتەی نییە تۆ موچەی بە چ ڕۆژزارێک پێدەدەی و ئیمکانیەتێکی زەعیفی هەیە و دەیان باج و سەرانە 402 جۆری سەرانە و باج هەیە کە لە خەڵکی دەستێنی دەفەرمو عیلاجەکەی بریتە لەوەی کە ئەو داهاتەی کە لە خاڵی گومرجی حاجومەران کە 432 ملیار دیناری ساڵانەیە تۆ 157 ملیارد دیناری دەدەیەوە خەزێنی گشتی 275 ملیارەی داهاتی ساڵانەکەی بە هەدەر دەدەی 275 ملیاری داهاتی ساڵانەی حاجومەران کە بە هەدەر دەدرێ بینەوە خزمەتی ئیدارەی سەربەخۆی سۆرانی پێ بکە بزانە چ خۆشگوزەرانی و چ خزمەت گوزارێکی هەمیشەی بەو خەڵکە دەبەخشی هەر بۆ زانیاری جەنابتان لە ناحیەی سیدەکان نزیکەی 7 ساڵە نەخۆشخانەیەکی 25 قەلەورەی دروست کرا بەتەمانە دروست بکەن تاوەکو ئێستا بەس دیگەکانیان دروست کردووە هەتاوەکو ئێستا دروست نەکراوە تەواو نەکراوە و بۆ معلوماتی جەنابتان ئەو گەڕەکەی لە پشتمەوەیە ئەسقەلایە تاوەکو ئێستا گەڕەکەکانی لە ناو جەرگەی شاری سۆران و گەڕەکە هەژارنشینەکان تاوەکو ئێستا خێر نەکراوە و لە کەورینیش بە هەمان شێوە و لە زیوی وەرتێ و لە مەسەلەن لە پڕژێ و ئەوانەش ڕێگاکانیان زۆر خراپە بەڕاستی و ئەگەر بینەوە هەموو ئەو ناوچە ئیدارە سەربەخۆی سۆران لێک بدەین هەموو شوێنەکان پێویستیان بە قیرتاوێکی زۆر باشە و پێویستیان بە خستەخانەیەکی زۆر باشە هەتاوەکو ئێستا حکوومەت نەیتوانیوە بنکەیەکی تەندروستی شایستە بۆ گوندی سرێشمە دابین بکە هەتاوەکو ئێستا نەیتوانێت بنکەیەکی شایستە بۆ گوندەکانی دۆڵی بیا و دابین بکە و ئەو خزمەت نەکردنە دەتوانین بەدیلەکەی وەرگین بە نەتزیینی داهاتی گشتی و خزمەتکردنی خەڵکی.